بڕیارە 19 بەرکەوتووچێکی کیمیایی هەڵەبجە لە بەغداد نەشتەرگەری چاندنی گلێنەی چاویان بۆ بکرێت، بەڵام ئەو بەرکەوتوانە دەڵێن پێویستە ڕەوانەی ئێران بکرێن و چاودێری بەردەوامی پزیشکیان پێویستە و ئامادە نین لە بەغداد نەشتەرگەریەکە ئەنجام بدەن. بۆیە ئەمەی کە ئێستا بەتەمان لە بەغداد زەرعی قەرەنی بکەن، بەتایبەتی ئەوانەی کە سپێنیان بۆ زەران نەکراوە، وەکو وایە شتێک بدووری بە شتێکی پواو، یعنی هەرچەند من ئەزمونێکی طبیم نییە، بەڵام بەهۆی ئەوەی کە خۆم قوربانیم و 36 ساڵە بە دوای معاناتی جستەی خۆمەوەم، بۆیە من بەقەدەر دکتۆرێک ئێستا ئاشنا بووم بە ئازارەکانی بریندارانی کیمیابەران. بۆیە ئەوەی کە ئێستا عێراق دەستی مەبەستێتی بیکە شتێکە و ئەوەی ئێمە داوایەکەین شتێکی ترە. ئێمە داواکەین حکوومەتی عێراقی فیدرال بودجەیەک دیاری بکە و ئەو بودجەیە بۆ نەشتەرگەری بەرکەوتووەکان بێت، چ لە ئێران بێ و لە چ وڵاتێکی تریش بێ. سەباح کەریم 3 جار نەشتەرگەری چاوەکانی کردووە و 4 ساڵە بەڵێنی پێدراوە چاندنەوەی گلێنەی چاوی بۆ بکرێت. دەژڵێت هێشتا ئازارەکانی بەرکەوتوانی چەکی کیمیایی ساڕێژ نەکراون. داوایان لێکم ئەو بودجە کە سەرفیەکەن بۆمان لە بەغا، یام لە وڵاتێکی خارجا بێت یام لە ئێران بێت، بتوانن بۆمان بکەن سقەمان بە ڕاستیەکەینەکەی بەغا نییە، لەبەرەوە نازانێت ئێمە چیمان هەیە، بەڵام ئەوانەی ئێران ئەزانن ئەگریان وڵاتێک تریش بێ پێشکەوتوترە. ئێتر داوایان لێکەین بەڕاستی ئەو بودجە کە سەرفیەکەن بۆ وڵاتێکی بۆمان سەرفکەن و دەستخۆشیان لێکەین. لە ماوەکانی ڕابردوودا باوڵی سۆرا عومەر پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری حکوومەتی عێراق لیژنێکی پزیشکی ڕەوانەی هەڵەبجە کرد. لیژنەکە پشکنینی بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەنجامدا و بڕیاریدا 19 کەس لەوانەی پشکنینیان بۆ کراوە لە بەغداد چاندنەوەی گلێنەیان بۆ بکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.